لەسەرەتادا لە تێستی چوار کاتژمێریدا بە نزیکەی لاپەڕەیەک و نیوم لەبەر کرد، بەڵام الحەمدوللا دوای ماوەیەکی کەم بە نزیکەی کردنی لە سەدان 30 ڕاهێنانەکان کە لەو بارەدا خراپ بوون گەیشتمە الحەمدوللا 5 دقە لە لەبەرکردن کە لەبەرکردنەکانیشم لەسەر زمانی ئەڵمانی بوو چکە دەمیست پەرە بە زمانەکەم دەم لەو ڕێگەیەوە بەشداری کورسی ئاواد ئەکادیمیم کرد کە توانیم الحەمدوللا ئیسفادەی زۆر باشی لێ بکەم و زۆر بە ماوەیەکی کەمتر توانیم پەرە بە زمانەکەم بدەم لەو ڕێگەیەوە. طبعا دوای بەشداریکردنم لە ئاواد ئەکادیمی تەواوکردنی هەستم بە هەندێک شتی کرد. بۆ نمونە پێشترێکە پێشەوەی بەشداری لە ئاواد ئەکادیمی بکەم پێم وابوو مەعریفە و زانین ئاستێکی دیاریکرا و سادەیە، بەڵام پاش بەشداریکردن لە ئاواد ئەکادیمی و دیتنی ئەو جیهانە ئەکادیمی و هەموو زانست و هەموو مامۆستایە بەڕێزە ئەو تێگەیشتم ئاسۆی من لە بۆ دیتن لە بۆ علم شتێکی زۆر سەرەتایی بووە، جیهانە گەورەترەکەم دیت ئەو وای زۆر گەورەتر فکرکەمەوە ئامانجی گەورەترم هەبیتن زۆر ئیسفادەم لێ کرد وە لەلایەنی لەبەرکردنەوە بابەتانەشەوە. الحەمدوللا پاش تەواوکردنی کۆرسەکەی کاتێک دەمێژ وشە شتێکی لەبەرکەم لە زمانەکەی ینی زۆر جار هەبوو زۆر وشە شتم بەسەراتە تەنها بە یەک جار سیرکردنی وشەکەی الحەمدوللا دەمتانی تەواو لەبەریکەم و بێوەی لە فکرم بستەوە بەهۆی تەطبیقکردنی ئەو تەکنیک و بابەتانی کەەوە مامۆستایانی بەڕێز بەیان بەخشیون.